دۆسیەی دوورگە شەیتانیەکەی جێفری ئێپستین تەنیا بوومەلەرزەیەک نەبوو بۆ کۆشکەکانی ئەمریکا و بەریتانیا، بەڵکو شەپۆلەکانی گەیشتووەتە ناو جەرگەی وڵاتانی عەرەبی و ئیسلامیش. ئەو پرسیارەی ساڵانێکە شەقام و گەنجانی موسڵمان دەیکەن، بۆچی سەرکردەکانی ئێمە ناتوانن بەرامبەر سەرانی ڕۆژئاوا سربەخۆ و خاوەن سەروەری بن و هەرچی ئەوان بیڵێت ئەوە جێبەجێ دەکەن. دوجار وەڵامەکەی لەناو بەڵگەنامە ڕەشەکانی ئێپستیندا دەرکەوت. شرۆڤە نوێیەکان دەری دەخەن ئێپستین تەنیا بازرگانێکی هەوەسباز نەبووە، بەڵکو ئەڵقەیەک بووە لە تۆڕێکی هەواڵگری ترسناکی قەوارەی زایۆنی کە ئەرکی ئەو ڕاوکردنی کەسایەتیە کاریگەرەکانی جیهان بووە، لە نێویاندا سەرکردە و نوخبەی وڵاتانی ئیسلامی و موسڵمان نشین. ئێپستین بانگێشتی کەسایەتیەکانی کردووە و لە دوورگە نهێنیەکەیدا ژینگەیەکی جادوویی دوور لە بەهاو ڕەوشتی بۆ فەراهەم کردوون. دواتریش کامێرا شاراوەکان هەموو جوڵەیەکیان تۆمار کردووە. ئەم ڤیدیۆیانە ئێستا لە گەنجینەکانی مۆساددا پارێزراون و وەک خەنجەرێک لەسەر گەردنی ئەوانە دانراوە کە بەتەڵەکەوە بوون. بۆیە کاتێک دەبینین وڵاتانی ناوچەکە ناتوانن تاکە هەڵوێستێکی مەردانە بەرامبەر ڕۆژئاوا و زایۆنیزم بنوێنن، هۆکارەکەی دانایی و دیپلۆماسیەت نییە، بەڵکو ترسی بڵاوبوونەوەی ئەو ئابڕوچوونانەیە کە دەتوانێت تەختی دەسەڵاتیان بڕوخێنێت. ئەمە وای کردووە سامان و نەوتی وڵاتانی موسڵمان بە کوردستانیشەوە نەک لە خزمەت خەڵکەکەیدا نەبێت، بەڵکو بووەتە سەرچاوەی سەرەکی دەوڵەمەندکردنی بانکەکانی ئەمریکا و ئەوروپا. راپۆرتەکە ئاشکرای دەکات زۆرێک لە بڕیارە سیاسیە سەیرەکانی ساڵانی ڕابردووی وڵاتانی عەرەبی و بێدەنگیان بەرامبەر ستەمەکانی قەوارەی زایۆنی با پشتیوانی ئەوروپا و ئەمریکا پەیوەندیان بەو تەڵە ئابڕوبەرانەوە هەیە کە ئێپستین و هاوشێوەکانی بۆ بەرپرسانی باڵای وڵاتانی عەرەبی و ئیسلامی دایان ناوە. لە هەرێمی کوردستانیش بەشێک لە بەناونووسەر و ڕۆشنبیران هەڵوێستێکی شەرمهێنەریان هەیە و لە ئاست ئەم ڕووداوە قێزەونەی ئەمریکادا قوڕوقەپیان کردووە. ئەوان تەنانەت پاساوی بۆ دەهێننەوە و بە پێشکەوتن و سەروەری یاسا ناوی دەبن. هەمان ئەو بەناونووسەر و بەناو ڕۆشنبیرانە یان ئەوانەی بانگەشەی داکۆکی لە مافی ئافرەتان و منداڵان دەکەن، ئەگەر هەڵە یان کەم تەرخەمی لە مەلاو بانگخواز یان کەسایەتێکی ئاینی ببینن، مێشی لێ دەکەنە گامێش و هەڵای لەسەر دەنێنەوە. بەڵام ئێستا بەرامبەر دەستدرێژی سەرکردەکانی ڕۆژاوا بۆ سەر هەزاران منداڵ پاساو دەهێننەوە یان بێدەنگن. لە کۆتاییدا ئێپستین مردووە، بەڵام سیستمی ئێپستینی هێشتا زیندووە و حکمی جیهان دەکات. تاکە ڕێگەش بۆ ڕزگاربوون لەم زەلکاوەی ڕۆژئاوا گەڕانەوەیە بۆ سەرکردایەتیەک کە لە خواترسان کاڵای باڵای بێت، نەک ترسان لە ڤیدیۆ و تەڵە هەواڵگریەکانی وڵاتانی زایۆنی و ڕۆژئاوا.